نرخی کاڵا و خواردەمەنی و سوتەمەنی تا دێت ڕوو لە بەرزبوونەوە دەکات و بەرگرانی زیاتر بۆ سەرشانی هاوڵاتیان دروست دەبێت. حکوومەتی هەرێم بەردەوامە لە بڕینی لە سەدا 21 موچە و ژیان و گوزەرانی خەڵک بەدەست ئیدارەدانێکی نادادپەروەرانە و ناشارەزایانی بەرپرسانەوە کەوتووەتە بەردەم مەترسی زیاتر. ئەوەی سەرچاوی داهات بێت و لە قازانجی میلەتدا بێت قۆرخ کراوە، ئەوەشی کە لە زیانی هاوڵاتیە و لەگەڵ گوزەرانی ئێستای ناگونجێت بەسەریدا دەسەپێنرێت. لەگەڵ هەموو ئەم کێشانەدا نرخی گومرگیش لە 18 بۆ 120 بەرز بۆتەوە، بۆ هەر تەنێک خۆراک بڕی $6 گومرگ زیادی کردووە کە باجەکەی هاوڵاتیان دەیدەن. بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی دەڵێت ڕاستە بەشێکی گرانبوونی نرخی شتومەک پەیوەندی بە بەرزبوونەوەی دۆلارەوە هەیە، بەڵام ڕەوانیە لە سنوورەکان نرخی گومرگیش لەسەر بازرگانان زیاد کراوە و هۆکاری سەرەکیە بۆ گرانبوونی نرخی شتومەک. خۆی ئەوە کەوتە سەر وەزارەتی دارایی حکوومەتی عێراق و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوانە توانن پێداچوونەوە بکەن بە بڕی ئەو گومرگێکی کەدانراوە لەسەر خاستە مادە خۆراکیەکان. بۆ نمونە ئێستا تۆ ئاردمان هەیە مادەی سەرەکی خۆراکی هاوڵاتیانە، یعنی هیچ ڕەوانیە کە تەنێک $50 بۆ $6 چێتە سەر. خۆتان نەزانم مە تاسیرەکاتە سەر بازارەکان یان سەرجەم مادە خۆراکانی دەر. وەختی خۆی بڕیارەکە بوو کە سەرجەم مادە خۆراکانی کە هاوڵاتیان پێداویستی ڕۆژانەیانە لە گومرگ ئەحفاف کرێن کامە خۆتۆکی زۆر باش بوو کە پەیڕۆ کراوە. بەس ئێستا سەرجەم ئەو نقطە سنوورانەی کە هەیە لە هەرێمی کوردستانە بەپێی ئەو تعریفە گومرگی کاماژەم پێ لە حکوومەتی عێراقەوە سەرجەمیان بەپێی ئەو گومرگە هێتەناو هەرێمی کوردستانەوە. گومرگ کەم بکرێتەوە کاریگەری چییە بێ لەسەر نرخی شتومەک؟ بەڵێ چۆن بۆ نمونە ئێستا هەتا لە فەردەیەکە کە بۆ نمونە کە تۆ تەنێک خواردنێنی کاڵە $6 هەموو فەردەیەک $5 $4 سەر. ئەمە واکە لە بازارەکانە بۆ نمونە کە تۆ ێستا ئەگەر فەردەیە برنج بە $30 بێ ئەبێ بە $32 $33، یعنی ئەگەر بە 40,000 بێ بە 45,000، یعنی بۆ ئۆتۆماتیکی 5,000 سەر. بەزە گومرگ کەم کردێتەوە بە تاکیدی هەموو کاڵەکان نێتەوە دۆخی سروشتی خۆی. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت لەلایەن کۆمپانیا حیزبیەکانەوە قۆرخکاری زۆر دەکرێت و بە ئەرزووی خۆیان گومرگ زیاد دەکەن و لێپێچینەوە نییە. وەرگرتنی بڕێکی زۆر لە گومرگ وای کردووە بازرگانەکانیش نرخی کاڵاکان لەسەر هاوڵاتیان بەرز بکەنەوە. هۆکارێکی هەیە جگەل لەوەی کە نرخی بەرزبوونەوەی دۆلارێکێکە لەو هۆکارانە، بەڵام ئەمە هۆکاری سەرەکی نییە. هۆکاری سەرەکی بریتیە لە خاڵە سنووریەکان کە سەرچاوی داغڵبوونی بەروبووم و کاڵای هاوردەکراون و سەرچاوی گرانبوونی نرخی شتومەکیشن کە لێوە سعرەکان تەسعیرە ئەکرێت و دێتە ناو هەرێمی کوردستانەوە لە غیابی ئەوەی کە نەتوانراوە سعر دیاری بکرێت. بەداخۆ لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتی تیجاری عێراق، عەفو وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستان و لیژنەکانی چاودێری ئابووری و لیژنەکانی ناوبازار، ئەمانە هەر لە خاڵە سنوورەکانەوە تا ئاگاتە ناوبازار کەمتەرخەم بوون بە شێوازێک کە جدی نەبوون لەوەی کە کۆنتترۆلی نرخی شتومەک و خۆراکەکان بکەن و لە غیابوونی ئەمانشدا هاوڵاتیان بەداخەوە باجەکەی دەدەن و دەبێت هاوڵاتی لە جیاتی حکوومەت و لە جیاتی لایەنە پەیوەندیدارەکان شەڕی گرانبوونی نرخی شتومەکان لەگەڵ دوکاندارەکاندا بکەن. بەرزکردنەوەی نرخی شتومەک لەسەر هاوڵاتیان فشاری گەورەی لەسەر ژیان و گوزەرانیان دروست کردووە. زیادکردنی باج و گومرگ و بەرزبوونەوەی بەهای دۆلار و بەردەوامی لێبڕینی موچە ئەو هاوکێشە پێچەوانانن کە ژیانیان لە هاوڵاتیانی هەرێم تاڵ کردووە و حکوومەتیش کە چەندین ساڵە باز لە چاکسازی دەکات دۆخی خراپتری بۆ خەڵک خوڵقاندووە و هیچ متمانەیەکی لای هاوڵاتیانی نەماوە.